من قوتابی شۆڕش مستەفا لە پەیمانگای ئایندە بەشی کارژێڕی یاسا ئەمڕۆ لە گەشتێکی زانستیماندا لە سەردانی زانکۆی نۆلێژمان کرد بەڕاستی لە کەش و هەوایەکی فێنک و بەشی یاسا و بەشی دەرمانساز و هەموو شوێنەکانمان بینی بەڕاستی شوێنێکی زۆر دڵگیر و خۆشە ئینشاءالله ئەم ساڵ کۆتا ساڵمانە لە پەیمانگای ئایندە لە ساڵانی داهاتوو ئینشاءالله لە بەرنامەوەندایە جگە لە زانکۆی نۆلێج هیچ شوێنێکی تر هەڵ نەبژێرین چکە بەڕاستی یەکەمی بێرکابەرە. کارگەری بەشی یاسا لە پەیمانگەی تەکنیکی ئایندەوە هاتوین بۆ سەردانیکردنی زانکۆی لۆڵنج تاکەشی کە سەرنجی زانکۆکەی ڕاکێشام کەش و هەواکەی بوو دەتوانن خەونەکانتان بەدیبێنن لەم زانکۆیە. زانکۆی لۆڵنج باشترین زانکۆیە لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئەتوانن خەونەکانتان لێرە بەدیبێنن. ئەمڕۆ قوتابیانی بەشی کارژێری یاسا لە پەیمانگای تەکنیکی تایبەتی ئایندە سەردانیەکمان کرد بۆ زانکۆی نۆڵج بۆ ئەوکەوە قوتابیانی بەشی کارژێری یاسا کە مافیان هەیە بێنەوە کۆلێژی یاسا ئاشنا بکەین بە زانکۆی نۆڵج و بە تایبەتی کۆلێژی یاسا هۆڵی دادگا هۆڵەکانی خوێندن مامۆستایانی یاسا بەڕاستی قوتابیان زۆر خۆشحاڵ بوون بەم گەشتە زانستیە و سوودیان زۆر بینی بە حکمی کە ئەوان پەیمانگان و ئومێدیان هەیە ساڵیش تر بێنەوە کۆلێژی یاسا. بۆیە من زۆر سوپاسی ئەمیندارانی زانکۆی نۆڵجەکەم مامۆستایانی زانکۆی نۆڵج بۆ ئەم گەشتە پێشوازێکی زۆر گەرممان لێکرێ و قوتابیان بە تەکید دڵخۆش بوون بەم گەشتە بە حکمی کەوە جەوێکی علمی جەوێکی تەرفیهیان بینی بەڕاستی زانکۆی نۆڵج بەوە دەناسرێتەوە زانکۆیەکە یەکەم زانکۆیە لە هەموو عێراق لە ڕووی ئاستی ڕووبەرەکەی و لە ڕووی لۆجستیەوە بە هەمان شێوە هەموو پێداویستەکانی خوێندنی بۆ دابین کراوە و بە تایبەتی بۆ کۆلێژی یاسا چونکە کۆلێژی یاسا کۆلێژێکی عەمەلیە هۆڵی دادگایەکی زۆر فراوانی بۆ تەرخان کراوە و قوتابیان دەتوانن لە هۆڵە سوود ببێنن. من زۆر سوپاسانم.